سەرۆک بایدن خەماخوا لە هەم بەرتەقەکردنا لە ناشڤل دیارکرد و داخوازە کارێکیش بۆ ڕاوەستاندنا توندوتیژیên چەکا کرد. ناکۆکی لەسەر دەرباسکردنا یاسایە هەڵبژارتنên عێراقê دەرکەتنە پشتینە رازیبوونا ئەندامên سەربخوا. و خەڵکێ وانێ باوریاخوا لەسەر بربژێرن هەڵبژارتنên سەرۆکاتیا تورکیا دیار dikin. سلااو و ڕێز و بەخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Di gotareke da li Koşkaspî serok Joe Biden kuştina sê xwendekarên zarok û sê kesên dî di dibistaneka bajarê Nashvilleê wilata Tennessee da duh duşemê bi karekî dilteng û nexweş danazkirin. Biden got ev rêza rûdanên teqekirinê di xwendingehan de giyanê niştimaniyê yekgirtiyê Amerîka dê êşîna û divêt em karekî bikin ji bo rawestandina tundûtîjî û kuştinên biçekan ew civak me ji nav dibe. Diyek jî nûtirîn rûdanê teqekirina bi komal da li Amerîka duh duşemê xanimeka yan xanimekê bi dû tivengên otomatîk û û demanceyekê sê xwendkar û du karmend di dibistaneka Kristiyana de li Nashville kuştin ku tê hejmartin weka yek ji zincîreka teqekirinên bi komal li welatekî ku nîgeranî heye yan nîgeraniyek mezin heye li hemberî xwenriştina xelkê bêgun ne. روسیا دوه سر نکت دقایل کرنا انجمن نتوینی گرتی دا جبو لیکولینه که سر بخات در رویدانا تقاندنا بوریا نوتردام آگازا روسی لمها نه ایلونی و بوری گازا روسی دریای بالتیک را دگهاند آلمانیا بتنی روسیا برازیل چین دنگ دا بریاری لی 12 اندامندین جوات دنگ ندان بریاری پی تیوی بنه دنگین انجمن هیا اگر چج امریکا یان چین روسیا بریتانیا و فرانسا بریاری ویتو نکن. دمکی دا کو امریکا خو آماده دکه جبو میوانداریا دوامین جوینا دموکراسی لواشنطن سروکی روسیا ولادیمیر پوتین پلان دانینا چک ناوکین تاکتیکی لبلاروسی را گهاندنا روسیا حتی نها د شر لسر اوکراینیا دا چک بکار آنیا چاوا چک بکار هاتیا و حتی نها جی کوتیزانین زیانک مزن نتنه لخلک سیویل لاوکراینیا کتیا لی هر وصا لجنگه جی انور راپورتا دنگی ئەمریکا ببینن. لە سنووری بیلاروس سەربازانی ئۆکرانیا چەند مانگێکە فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردەهێنن بۆ چاودێریکردنی هەر هێرشێکی ئەگەری رووسیا. ڕۆژی شەمەش هەواڵی ئەو هات کە ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا بە نیازە چەکی تاکتیکی لە بیلاروس جێگیر بکات. دەمەوێت زەخ لەسەرمە بکەمەوە بەبێ ئەوەی پایبەندیە نێودەوڵەتیەکانمان پێشێل بکەم سەبارەت بە بڵاو نەکردنەوەی چەشی ئەتۆمی لە سەی مانجی چواردا خەریکی ڕاهێنانی تیمەکانە بین و لە یەکی مانجی حەوتدا دروستکردنی دامەزراوەیەکی تایبەت بە هەڵگرتنی چەکی تاکتیکی لەسەر خاچی بیلاڕۆس تەواو دەکەین. ئەم ڕاگەیانەی پوتین دوای ئەوە هات کە بەریتانیا پشڕاستی کردەوە کە گول لە بڕی زریپۆش دەدات بە ئۆکرانیا کە یۆرانیومی کەمی تێدایە. ئیگۆر کیریلۆف سەرۆکی هێزی پاراستنی تشک و کیمیاوی و بایۆلۆژی سوپای رووسیا هۆشیاریدا سەبارەت بە مەترسیەکانی. جگە لە پیسکردنی دانیشتوانی خۆی ئەمە زیانێکی گەوری ئابووری بە کەرتی کوشتتوکاڵی ئۆکرانیا دەگەیەنێت بە پلەی یەکەم بۆ بەرهەمی کوشتتوکاڵی و ئاژەڵداری. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە وەزارەتی بەرگری بەریتانیا داکۆچی لە بڕیارەکەی کردووە ڕایگەیاندووە مەترسی تشکدانەوە کەمە و ناتۆ قسە ئەتۆمیەکانی پوتینی بە مەترسیدار و نابەرپرسیارانە وەسف کرد. وەزیری پاراستنی ژینگە و سامانە سروشتەکانی ئۆکرانیا بەدەنی ئەمریکای ڕاگەیان لەشکرکێشەکەی رووسیا ئەوەیە کە پێشتر زیانێکی زۆری بە ژینگەی ئۆکرانیا گەیاندووە. زیاتر لە 2300 حاڵەتی تاوانی ژینگەیمان لە ئۆکرانیا هەیە. کۆی گشتی زیانەکانی زیاتر لە 51 میلیارد دلاری ئەمریکاییە. وەزارەتەکەشی دەڵێت داوای قەرەبوو لە رووسیا دەکەن. گەورەترین کاریگەری پیسبوونی هەوایە زیاتر لە 1/3 هەموو دارستانەکانی ئۆکراینا لە ناوچوون. لە کۆتایی هەفتەدا ڤلۆدیمیر زەلنسکی سەرۆکی ئۆکرانیا بە گەلەکەی ڕاگەیان کە تاوانبارانی جەنگی رووسیا لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت
پێشبینیش دەکرێت سەرۆکی ئۆکرانیا لە ڕێگەی ڤیدیۆ لەگەڵ وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن لە پەناڵێکی گفتوگۆدا بەشدار بێت بە ناونیشانی ئاشتێکی دادپەروەر و بەردەوام لە ئۆکرانیا لە میانەی دووهەمین لوتکەی دیموکراسی کە بڕیارە لە 28 مانی سێدا لە واشنگتن دەست پێ بکات. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس دانی ئەمریکا واشنگتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەنجومەنی سیناتۆرین کۆنگرسا ئەمریکی بە پڕانیا دەنگانی یاسایەک پەسەند کرد بۆ پوچکردنا دەسەڵاتە شەڕ ئاتایبەت بە شەڕی داگیرکردنا عێراقی بەری 20 ساڵان ئەف پێنگاف لە دەمێک یەکۆ کۆنگرسی ئەمریکی تەکەزێ لەسەر ڕۆڵی خوا دێکا ji بۆ دانا دەستور و دەستهەڵاتێ لە دەمێ هەناردنا هێزین خوا بۆ دەرەوەی ئەمریکا 65 ئەندامان دەنگێ ئەرێدا لە هەمبەر 28 دەنگین دژ پڕانیاوان ئەندامین کۆماری بوون. کامپانیا ئەنەرژی KGN یا لە باژارێ داڵەسی ئەمریکی دەبێژە ئەگەر دەدەمێ هەفتەیەکێدا چارەسەریژی بۆ پرسا فرۆتنا نەفتا هەرێما کوردستانە عێراقی نەهێد دیتن لە دەمێک و ئەمباری وانژی نکارن پێتر نەفتی وەرگرن ئەوەی کڕینە نەفتەی ژە هەرێمی ڕاگرن لە هەمان دەمژی کامپانیەکە کەنەدی فۆرزە پترۆلیەم ئەوژی دەبێژەک و وێ وەرگرتنا نەفتا KRI ئابنکە هێوێ لە هەولێری ڕاوستاندیە ji ber ku ئەمبارên wê pir bûne. Mesela firotina nefta herêma Kurdistana Iraqê piştî biryara dadgeha jora bazirganiya nêwnetewî li Parîsê bûye mijarek alos. Herçawa be ji rûyê siyasî ve lêgel û em çawa vê pirsa ku her tê û dibe pirsek cîhanî ji dîtinek qanûnî ve tê bigehin û bibînin Dr. Azad Doskî taybetmendê yasayên nêfneteweyî ji Silêmaniyê niha rastexwe bi me re ye. Dr. Azad gelek spas ji bo demê we. Pisyara em ne yekî ew e skala ya hatiye kirin û niha ev bûye mijarek mezin di nêvbera welata de ye wekû Iraq û Tirkiye di nêvbera herêmî û Iraqê de di navbera kampanya de ye ev çawa tê gotin دەست خۆش کاک داخیل سڵاو و ڕێز بۆ بەڕێزێتە و سڵاو و ڕێز بۆ هەموو بینەران پرسیارە بەڕێزێتە پرسیارەکە جەوهەریە پشتی و ئەف داوایە لە ژوورە بازرگانیە نێودەوڵەتیە پاریس هاتیە تۆماکردن طبیعی ئەف ژوورە بازرگانی لە ساڵ 1913 هاتیە دامەزراندن وەکی ڕێکخراوەکە نێودەوڵەتیە بازرگانی و پڕانیە وان کۆمپانی تێدا ئەندامن یاخود ئەو کۆمپانی وەختێ الناف گرێبەستێن بازرگانی کێشە ڕوو دەدا پەنا دەبەنە بەرڤی ڕێکخراوە ژوورە بازرگانیە فەڕەنسی ئەف ڕێکخراوە چاوەبێژی دامەزراوەکە دی هەیە کو دادگەها نێودەوڵەتیە سەر بڤی ژوورە بازرگانیە فەڕەنسایە لە ساڵ 1923 هاتیە دامەزراندن ئەوێ بەڕێزێتە گوتی ئەvە وەختیل کێشە دنێڤبەرە دوو دەوڵەتان هەبێ طبيعي تاريخراوة كان مزنا نفدولتي هي لسر أصل نفدولتي كو نتويني قرتيا UN ملنا في UN دال ديف ميثاق متحدة محكمة عدل دولية هي أجر دولتك خرقة سيادة سرورية دولتك دي بك أبا نتويني قرتي مختصة بوديتنا هركشيكي بو أبي برزي تبسيار كر أكو أف كيشي ياخد أف قرار جبال فيدا جهة درتشوا هیچ شێوازێکی پەیوەندی نینە دنێڤبەرە دوو دەوڵەتاندا ئەف کێشەیە دنێڤبەرە کۆمپانیا بۆتاشا تورکی و خودانێ بۆریە ڤەگواستنە پاترۆڵە هەرێما کوردستانەیە دگەل کەرکووکێژی درزینگەها فیشخابور حتا بەندەرە جیهانیە تورک جعلی عێراقیژی کامپانیا سۆمۆ جعلی عێراقی بەژی کامپانیا سۆمۆ مانەوەیە بالتأكيد باشا مادام برياراوي ديفيد بيتجي بجيكرن دست خوش كاك داخل ما اول جريدات في دعوايه دا كورتي كي دعوا كاربو المدعي دنا في داد جهدا كومبانيا سومو واكو سر بحكومتها فيدرالي ودناف جدا سر وزارتها نفط عراقي بو كي دعوا للسركري بو ياخذ مدعى عليه بو دنا في داد جهدا كومبانيا بوتاش بو برز بير نجردا يكو درهنانا نفط
هەرێما کوردستانê neqanûniye yaxud فرۆتن دکتۆر ئازاد بەحسێ فرۆتناوی دکە نە دەرێناناوێ فرۆتناوی بله فروتناویه کێشەل بێرێدا فروتناویە دەست خۆش ئەوێ پرسیار ڕێزەتە کردی ئایا حتا چەند ڕادەیەکی التیزام پێوە دێتە کردنیانە vêrê tiştekê giringê yasayî yaxud li ser asta qanûna nêvdewletî ev mehkeme wekî mehkema edle duwelî ku ser bi netewênê girtiye biryarê wî nemulzimin nisbet her du tarafan çi dawakar çi dawa li ser kira aslan di nav ew karname ku ev mehkeme kar pê diket li ser daxwaziya her du aliyan دعوة بينت ليه فرصتك كو حكومة نافنديا عراقي دسلات أخو بكار بينتي جبو أفشان صالة دا خواص كتن كو فروتنا نفطي بكفتة بندستيوي وبتاعي بدجي دادقاها فدرالية عراقي بريارك بفيشي ويدايا دكتور أزاد متخواص بسياري بكم أف بريار لسر بازرقانيا بري نهاية يعني بتشكو عم دزانن بريارك فدرالية عراقي دادقاها فدرالية دركفتي لسروي مسألة عراق لبنده هندي ياسا نفط وغازي پسند بكتن اف بريارة دادگاهی بری چند روزان لسر تایبت بازرگانی بری نهاية اف دعوه کو کمپانیا سومو یاخد وزارت نفط عراقی کریه لسردم خلا داویه نوری مالکی بول 2014 پشتینگه هاتا وستاندن 2017 پشتی انجام دان رفراندوم لهرما کردستان عبادی بو سروک وزیران دیسا اف دعوه جولان دناف محکمه بازرگانیا نفدولتی کو سر بجورا بازرگانیا نفدولتی پاریس پشتین گل سردم عادل عبدالمهدی لسر داخازیا پارتین سیاسی هرما کردستان و دناف جیدا امریکا داخاز کرد کو هرما کردستان و حکومت فدرالی رکبن لسر درکردنا قانون کی او برزتا کو دیکاک اول دستور عراق الماده 111 وقت بج سامان گشتی ملک همی عراقیانه ماده 112 13 14 زیاتر 5 ماده دستوری هنن عراق کو بو رخصتنا خود چاره سرکردنا هر کشیکی پیویب درکردنا قانون کیه حکومت اتحادی سال 2005 ور دانانا في دستور قانون باشا نها دكتور آزاد اف قانون دركتي اف ياسا دركتي يعني اف بريارة دركتي جورا لباريسي ولدادگاهي و ريكاتنا تيغوتن بريشان سالان يا بينجي سال دني برا هريمه داو بتاعي بدجي بارتي ديمقراطي كردستان دقل تركيا وداوي ويجي بينا نعم بالتاكيد كاك داخل من اماجا فكر يعني حكومه تركيا وكي من دسبيك اماجا كر اف دادگها نرخ راوكا نف دولتي بس كاك آزاد تركيا دي بيج عم دي بيغرتني بيبكينو داس بيكري يكون راوستان ديجي بيجيب درچونه كي ياسايه حلكي ياسايه هي تركيا تشافريا دركدنا قانون نفط وغازيه جبيرنا كي كاك داخل ابي برزتا ما جا بكري محكمه فيدراليجي العراق كو قانون نفط وغازيه جماره شش اگر حالا نبم 2007 هرما کردستان الغا کر بديتنا من حكومتها فدرالي هول ددت هندا پستوين سياسي باشه لسر هرما كردستان دروز بكاتشكه محكمه فدرالي بخو بسيار لسر كآية دستورية بكرتي دكتور عزاد بله كرتي در چاوه سرکی دروزبونا وان همو کشان در نکردنا قانون نفط و غازه به سیاسی کردنا محکمه فدرالیه بداخل هرما العراق دا يسيام جي الفيردا بداخل تيجشنا غلط هي بوفي برسي كآية نفط هرما كردستان دستورية ياخذ لسر أصل قانون النفط دولتي جدا نقانونية. بالي هندك ديفيجن هندك ديفيجن أفا بويا كيسكا جهاني نبتني عراق وتركيا هرم وعراقنا هرم وتركيا بلكو مثلا نفطي وأبي يعني بويا كشيكا جهاني جي بجا جروية قانوني يعني هطا چندي أو دكارنكو وين حوجي نفط وغازي بركن يعني جهريمي عراقي ببركن كاك داخل او الركفتناكو برزتا ما جا فكري عراق قال حكومه تركيا ابو صالح زرنا صدو حفتوسي باشا بسيارك خل صالح زرنا صدو حفتوسي السيستم السياسي العراقي دا تشبو نا فيدرالي بوا نظام سياسي نا برلماني بوا تصالح زرنا صدو حفتوسي 2005
گۆڕانکاریەکە گرنگ لە عێراقیاتیاکردن و دستورێکاتیە دانا بنافی دستورێژیدا بەس من دێت عفوکاکە دەخیل ناو دستورێدا المادە 112 113 114 دستورێ بەحث دەکات کو ئەو بیرە نافتێ البەری 2005 و پشتی 2005 کو تێنە وەبەرهێنان تێداکردن پشتی 2005 دستوری عێراق gelek واضح و ڕۆناک و حەقی دایە هەرێما کوردستانی نافتێ دەربینێت بفروشتن بەس بداخە حکوومەتێکی ڕێکا سوپایەکە ڕاوێژکارن یاساوی بگرە ڕێکا بەکردنا بڕیکارنامان بۆ کۆمپانیت مازنت محامات یاخود پارێزەری داری ئەس بینم سستیەکە کەمتەرخەمی من دخواست بپرسم چما ڕادارن هەرێمی بێدەنگ و چما ڕێکن قانونی ناخنە پێش لێ هەند وەخت دەرفەتی دەدەما دکتۆر ئازاد دۆسکی تایبەتمەندی سیاسەتین یان یاسای نفنێتەوەی سلیمانی بمەڕەبوو گەلکی سوپاس. پەرلەمانی عێراقی دوێنێ دووشەمە دەنگیدا بە یاساکانی هەڵبژاردن ئەمەش تووڕێی لە پەرلەمانتارانی سەر بخۆ لێکەوتەوە و کە پێیان وایە با قازانجی حزب و لایەنە گەورەکان دەبێتن. پەرلەمانتارانی عێراق سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە هەموارکردنەوەی یاسا مشتومڕ لە سەرەکەی هەڵبژاردنەکەی وڵاتەکەیان پەسەند کرد کە ڕەنگە دەرفەتی بەدەستێنانی کورسیەکانی حیزبە بچووکەکان و کاندیدە سەربەخۆکان لە ڕاپرسیەکانی داهاتوودا کەم بکاتەوە. بەداخەوە لە ئیسادا سیاسەتمەدار و پەرلەمانتارمان نییە. ئەمڕۆ هەردەڵێن شەمشەمە کوێرن لە ناو تاریکیدا ئەو بریارانە دەدەن کە خزمەت بە بەرژەوەندی خۆیان دەکەن و دەنگی پارتە سەربەخۆ بچووکەکان دەدزن. بەداخەوە لە کاژێمیرە زۆر درەنگەکانی شەودا یاساکەیان پەسەند کرد بۆ ئەوەی دڵنیابن کەس ناڕەزایەتی دەرنابڕێت یان کەس بە دەنگی بەرز دژیان قسە ناکات. بەڵام ئەوەی ئەوان نایزانن ئەوەیە کە گەلی عێراق هەڵیان نابژێرێت. ئەم هەموارکردنە جێگیرکردنی شێوازی بازنەیە بۆ ناوچەکانی هەڵبژاردن هەنگاوێکە کە بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە پشتیوانی دەکرێت کە هاوپەیمانی ئەو پارتانان کە ئێران پاڵپشتیان دەکات. ئەم یاسای هەڵبژاردنە کە دوێنێ پەسەند کرا بە پێویست و ئارەزووی سیاسەکە دانراوە بە جۆرێک بۆ خۆیان دانڕشتووە چونکە هەرگیز یاساکەیان بۆ بەرژەوەندی خەڵک دانەناوە لە قازانجی لایەنە سیاسەکان و ئەو کەساتیانەی کە وڵاتەکان کۆنتڕۆڵ کردووە دروست کراوە. هاوپەیمانێتەکە فراکسیۆنی زۆرینەی پەرلەمانی ئێستا پێک دەهێنێت کە ساڵی ڕابردوو محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقی هێنایە سەردەسەڵات بەپێی هەواڵە میدیاکان پرۆژە یاساکە بە دەنگی 206 بەڵێ بەرامبەر بە 12 پەسەند کرا لە ئەنجومەنی نوێنەرانێک کە پێکهاتووە لە 329 کورسی. داوای بەجێگەیاندنی خواستی عێراقیەکان دەکەین و هەروەش ڕێزگرتن لە خواستی گەلی عێراق لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە مەخابن ئێستا سووربوونێک دەبینین بە پێچەوانەی خواستەکانمانەوە تا یاسای ساندلیگۆ بگەڕێنرێتەوە. ئەمەش بێڕێزیکردنە بە خواستی عێراقیەکان و خوێنی شەهیدان و بێڕێزیشە بڕوانینی مەرجعیەتی ئایەتوڵڵا سیستانی کە بە چەترێکدا دەنرێ بۆ هەموو عێراقیەکان. لرأي المرجعية التي يعتبرها العراقيين هي خيمة لجميع العراقيين. هەموارکردنەکان مادە سەرەکیەکانی پێش هەڵبژاردنی فیدراڵی ساڵی 2021 پەسەند کرد و دووبارە نەخشەی هەڵبژاردن دەکێشێتەوە بۆ ئەوەی عێراق بگەڕێتەوە بۆ سەر یەک بازنی هەڵبژاردن بۆ هەر پارێزگایەک. چەند فراکسیۆنی سیاسی و پەرلەمانتاری سەربەخۆی عێراق هەموارکردنەکەیان ڕەت کردەوە و بۆ ماوەی چەند هەفتەیەک دەنگدانی خۆیان ڕاگرت بە سەدان خۆپیشاندەر لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا گرت بوونەوە و دژایەتی خۆیان لەو بارەیەوە دەربڕیوە. وا بڕیارە ڕۆژی 6 مانگی 11 هەڵبژاردننی پارێزگەکانی عێراق بەڕێوە بچێت. ئەمە یەکەم هەڵبژاردنە لە ماوەی 10 ساڵدا سەربەخۆکان ترسیان هەیە هەڵبژاردنەکان بەپێی یاسانیەکە ببێتە هۆی بەهێزکردنی حیزبە دەسەڵاتدارەکان کە ئەوان تومەتباریان دەکەن بە گەندەڵی بەرفراوان. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه. ڕێخستیا لێخۆشببوونان نفنەتەوەی ئەمنستی لێ ڕژدیە لی سیاسەتوانین تورکیا دکا هەتا دەف ژێ گوتارە نەحەزی و نەفرەتێ یا لە دژی پەنابەران و لە دژی جوواکن هەفجنسخوازان بەردە. ئەفتی بینی هاتندان لە دەمێک و کۆمەڵێن مافی مرۆڤان راپۆرتا خۆیان ساڵانە وەشاندی سەبارەت پێشیلیان لە دژی پەنابەران و جوواکن هەفجنسخوازان لە تورکیا و هەلبەت لە وڵاتین سەراسەری جیهانیژی لە دەمی ئاشکەرەکردنا ناڤەڕۆکێ راپۆرتی
ڕێ و خامین کو خستینە پێش چاوان بەڕێڤەبەری پەیوەندیان بەشی تورکیا دەڕێخستیا ئەمنستیدا تارق باهیان گوت خەماوان یایەکێ لەسەر زمانێک و سیاسەتوان بەکارتینن دە کەمپێنین هەڵبژارتنادا لە مەها گولانێ راپۆرت تەکەس دەکا و ئەو زمانی نەحەزی و نەفرەتیە لە دیژی وان جواکان. زێدەباری و مژارین دە راپۆرتێدا هاتینا راپۆرتە ئەمنستی ئینتەرناشنڵدا هەنێک ڕەخنەیەن دی لە حکومەتا تورکیا تێنگرتن نها ئۆزدام یاساک بمەڕێ لە ستودیۆ و بەحسکردنا وان ڕەخنەین و دیسان لە تورکیا تێنگرتن ژبلی وان دوو بابەتن ما دیتین دە راپۆرتێدا. بێ دەخیل بلی وان دوو بابەتانە راپۆرتا ئەمنستی یا ساڵانەدا مافێن ڕاگەهاندنێ مافێ ئاخافتنێ کۆمبوونێ ڕێخستبوونێ و ڕێخستنکردنێ هەروەها بێجێزاتی ئێریش و زەختێن لە دژی ڕۆژنامەوان و سیاسەتوانên ئۆپۆزیسیۆنێ و هەروەها دادوێریە عادلانە و دادوەر هاتێ دەستنیشانکردن di rapora Amnestyê de. Amnesty International di rapora xwe de dibêje ku li Tirkiye hikûmeta Tirkiye dadgehan kontrol dike. Ev jî dibe sedema binpêkirina mafê dadwêriya serbixwe û bêalî û her wiha bang li hikûmeta Tirkiye dike ku dem û dest via biqedîne û rêzê li pîvanên serbixwe bike. Beşek dinya giring di vê raportê de em dikarin bêjin ku Amnesty balê dikşîne li ser mafên kombûnê û rêxistinkirinê. Amnesty dibêje ku di 2021 da gelek rêxistinên sivîl hatine girtin li Tirkiye û her wiha rêxistinê dijî rêxistinên siyasî jî töhmet û tehdît heye bo wî jî HDP wek mînak nîşan dide. Dibêje HDP bizanebûn bê bingeh tê armançkirin û wek mînak jî doza ku dijî HDP tê meşandin ku em hemû wek doza Kobanî dizanin ku tê de ji bo 451 siyasetvanên Kürt yên HDP qedeqeya siyasetê tê xwestin. Her wiha îşkencekirin û binpêkirinên dî jî di raportê de bi ferehî tê nîşandayîn. O zaman bên behsê pirsên siyasî îro rojnameya fermî a dewletê bi fermî navê çar namzedan ji bo hilbijartinên serokatiyê diyar kir. Aşkarakirine, diyarkirine. Evet tî watayê ku kesî dî nikare xwe berbijêr bike? Na, ev pêvajoya do êvarê bi demjimêr saeta Tirkiye 50 qediya îro di wê rojnamevana fermî ya dewletê de hat ragandin ku çar hene wekî tu zanî me do jî behs kiribû me ji xwe navê Recep Tayyip Erdogan serokê niha dizanîbû û serokê opozisyonê Kemal Kılıçdaroğlu lê ji vir şunda xuya dike ku em di navên din jî hêbin yek Muharrem İnce'ye yek jî Sinan Oğan'e ku ev jî bûne hilbijartin lê li vir em dikarin balê bikişinin li ser xalekî dexîl ji ber ku dema pêvaçûnê bo rojekî heye ji îro dest pê dike heta sibê êvarê kes siyasetvan ya jî par rêxistin kuanin dî jî van kesana daxwaza pêdaçûnê bikin. û niha sê partiyên siyasî Deva, Partiya Baş û Partiya Memleket û gelek kesan dî jî namzetiya Erdogan serî lê danî îro. Em dizanin ku di yasayên hilbijartina nizbarkem Tirkiye jî wesayê dema ku gelek berbijêr hebin divê yek bitir 5 sadî bi dest bêxe dengan ji bo bibeserok. Eger na wê hilbijartin careke dî çêbin di nêvbera du kesên li pêşî de. Ja pêşbînî tê kirin ku hilbijartinê serokatî li Tirkiye werin dubare kirin yan gerek duyê hebe? Gelek li ser em kanin bêjin ku gotarên nîqaşbar hene daxuyaniyên û şîroverên nîqaşber hene ji ber ku hin serdan û gotûbêj berdewam dikin dibe ku ji va her du berbijêrên din ku îro diyar bûne tevlî o yancı pişkiriye bidin ya Kılıçdaroğlu ya jê Erdogan. Gelek o li gor rapirsîna tê gotine ku xuya dike di navbera Erdogan û Kılıçdaroğlu rêjê ya hilbijêran didiye ku ev jî dibe ku biguhere rojên pêşiyê da lê bo niha em dikarin bêje ku pirtir şîrovekar dibêjin ev rewş di berjewendiya Erdogan daye. Bi kurtî partiyên dî çi dikim taybet jî HDP ji bo hilbijartinan?
خباتین پارتیین سیاسی بردوام دکن داخل ایرو هفسرو که HDP میتا سانجار لانقره دکوما پارتیا خدا آخفی گفت کو دمک دیروکیه پیواجویه که دیروکیه و امی بهورا به گل خوده و سیستما یک عالی و به عادلانه بگوهرینن هر وها بربیجاری اپوزیسیون کمال کلیشتاروğlu لکونیای آخفی اولورگوت کو امیجی بو هر کسی دادویری یک سربخواه بینن و اردوغانجی سردانا پارتیا رفاه یا جنوب دکه أظلم سپاس أمي روشي بشوبين هالبته لرجين دهاتيجي وبرانيا هالبجير يعني دنقدرين باجار رواني لسر هفديتنا بربجارين سلوكماري كمال كلشدار أغلو وبارتيا ديمقراطيا قلان هذا بي رامانين خواين أريني نيشان دن لي ديسان جيدنا فكاران دنكو رنگ ديسا أو دنقدرين كردوارن خاباندن ومافين وان ين روا بين ونداكرن لسر هفدیتنا بربجار سروکوماری کمال کلشتاروğlu و پارتیا دموکراتیکان گلان HDP مجهل بجیرن باجار وانی پرسی گلو او و پنگاوه چاوا دبینن يعني باشا ساخيري مثلا مجبورن اوج بخواه که بکنن که قبول که کاد چوان چی بیتن پارتیا مجی پارتیا واجی یعنی سوزه که بدنه هفت هم سوزه که باش بدنه هفت یعنی چو دست من هایی وی مقامه دو امی دسته که دنه ها yalnız yani söz neden tişteki neken همو کسی زانن دولت ها ترکان به سوز خوا ناسکنه و کیفا مجی گله هاتیه کو ببینه ایکو و بو وی نخوشی و وی اواد ظلمال دنیا تیتا کرینی بو نهاندی کیفا مجله هاتیه هفدیتن هفتیا بوری لمجلس پیکاتبو جا آخفتن کلشتاروğlu و هفسروکن HDP پلوین بولدان و میتاد سانجار هاتبو زانین کو هفدیتن که ارینی درباز بویه والله işe baş gelme. Biraz sistem bir بتخارجی سیستمی امیدانه بود. که ترکی اف سیستم بود. ملل وکیلی آدای امیدانه HDP جمهور باشخانه میدانه خلیشتو. خدای خیلی مبارک کرد. سونا خدای خیر کرد. یا رئیسی امی جمهور باشخانه بناقش لاغلو ملت حقیق بنا BDP. حق حقوق دموکراسی همه اتخاذه. tabii ki ev çetir mesela irade kazanın ama HDP gerek mesela İru ke ruja hindiyar خواه شار بتن İru ke fırsatı destime dana gerek ve çende de bıçak ki dikkatli beten yani emgele hatine lehbandan emgele hatine xapandın Zanyar siyaseti Özcan Kırbi kul zaningeha Mimar Sinan lekolin serpizgireken Kurdike dibêje ku gelê Kurd dixwaze êdî di sala duyanya komara Tirkiyeyê bigîhe mafên xwe. Yani vê Kurd hesken vê sed sala nû da cih bikin. Evê cih girtinê da jî em bêjin ser HDP da hesken vê biryarî bidin. Yani bu vê reqê da jî amade ne ji ber hindê vêgaya gel HDP siyaseta nûzik bitin jî ki Kılıçdaroğlu CHP ka ew jî heta kî derê de çawan zelal bitin vê sed sala nû da Kurd dê devletê da kî derê da çawan dê cih bigirin ew jî ser biryara HDP û ser quvveta HDP dê hêta ziman. Wek helwesta hevpar her du aliyan jî diyar kiribû ku cihê çareseriya pizgirêka Kurd Meclisa Tirkiyeyê. Li HDP heya nehe bi awayekê fermî piştgiriya xwe bo Kılıçdaroğlu neragihandiye. خودی باشه نه خرابه هر خواب دنیا ایک نخوشی هم نخوازم بلکه خوشی که کته وی دنیای ارزانی که کته وی دنیای بارشی که کته وی دنیای ام حسیم بارشی به دنیا خوش ببد اما دبیجین هکر وکی اوید برین هدره و آنها کن دشتی گلایی باشه هکر خدره و بکن حقی مرین نرگل مروی خلط بگرین ملگل بریارا پارتی HDP چی تشتی هبیتن هر شکل گیره یعنی ماجی گوانجه گکتید ماجی عزمانه خاطرت ماجی کیملکا خاطرت وقت زانین HDP دناوا اتفاقا کدو آزادی دایه چاولره کو اولگال اتفاقا خو دهل بجارتن انچارد گولانه دا پشکریه بده بر بجیر اتفاقا ملت Kılıçdaroğlu عرف اسلان دنگ امریکا لآمدی خلق چی بیجن جبو هالبجارتن بتایبت جی باوریاوان جبو دنگدانی جبو بربجاری سروکماری خدیجه فارقین پیامبر دنگی امریکا دور اف راپورت شاندیه
25 مهر روژا داوی یا سردانا برندامتیا پارلمانتریه بو. جده هزار زیده ترکز جبو پارلمانتری سرید HDP دان. در آلیه دنه دا هر سروکین HDP راگه هاندن جبو سروکماریه نامزد در ناخن هرچند ناف اشکره نکن جی و ساخویت که که HDP جدنگ درین خواه و بخوازه دنگی خواه بدن نامزد اتفاق ملی کمال کلشترالو. ده هلبجارتنا 2018 ده HDP سلاحالدین دمیرتاش جگرتگاه نامزد نشانده بو. دمیرتاشی ای سال به هند پیامین خواه کمال کلشتاروغلو اشارت که جبو دنگدرین HDP. مش پشتوان HDP پرس کرد که بریار HDP چوا دنرخینن و او دنگ خواه بدن کمال کلشتاروغلو آن نامزده کدن. هین کس بیشم پارتی وان بیشه بدن کی دنگی وان جوی رایه. لیهن کسی بحث رولا CHP آل سر راکرنا پاریس بندیا پارلمانتریا دمیرتاش و هوال انوی هر وها جدسپیکا کمار ورده پولیتیکاین CHP اینه لدیج کردان جبیر ناکن. اوون و چی CHP دوابی دستک به CHP. تیرای خوب زن؟ رای خوب سنینی دون. والله الحال راس لوما وان راس ديا وسكرنا بابازي راس ديا وسكرنا يعني ونيش رايك بدن مطلقا بدنا ما بدنا كمان بدنا كي نباليه انا رايك بدنا كنا بناضي قسي والله ساعتين başkan beçeme ve kaybıkın acil riyavi datın her halde var rastin ki var karardan mecburen bir şey onda desteklemiş. لا قريشlar var nadim بابي كيف قال لي ما كشتن Parti belirlenen nazana. Mara ve gema der kava da 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 pe. Mara ve da kava avz da akhbar. Dema pırsı bersivanda ev her du camer ji bersive hevdu nerazî bûn û her du jî xwestin nêrî navxwe biyêdin bidin qebûl kirin. والله ويا من حد ويا اول شو صالي ما هب ويقول مش كم HDP سونقه HDP والله في جاري يعني HDP adaytın هذا الشوطين HDP adaytın ise çünkü CHP temeli sağlam 80 90 araştırmış da bugün fiyat temeli üye mesela temeli üye تو ويا خذي خو ناس كناس تم وكيل خو سجمش كريه نالا مادام تو وكيل سجمش كريه قال بلا وكيل تبر خبردن آقا yemin danaydı baban da şahutum adiyan kullanmış ne adiyan da şahutum çünkü sebebi çiye قالوا bana yıllar medhapine yürü be tevekete çöpeyte tiskiden çevirmiştik bana hayatımda altri masa temeli altri masa temeli yusağlam nene دقيقي تبليها تشكيتنا هذا با ما milletvekili خو seçmiş kirine am milletvekili mena meze vekili mena vekili ma çı karar bedin az diwan وساخويات كاكو ديمانين بيرانجي حتى هالبجارتني والآمدة بدومن خجيجان فارقين دنگ أمريكا آمد و هاتیا راگەهاندن کو دۆه لە ڕەحایە هێزن ئەو لاکاریە چەند کەس دەستە سەرکردنا ئەف باژار ڕاستی زرارە ئەرتهژ و لەهیانژی ببوو گەلۆ ڕەوشا خەلکێ وێ باژاری پشتی وان ڕوودانان چاوایە وان ڕوودانان چەندی کاریگەریکی لەسەر ئامادەکاریین هەڵبژارتنین مەها گولانێ ئایشە سوروچ و ئەنداما HDP لجرحة دي برلمان تركيا ده نهار راست وخب مرة دم باش عايشة خانم قلقي كلكي سباسياتت كن ما دخواست أم بزانن كا أو بيامي قرتنا خلكي ده چندي راسته چند أجر راسته چند خلك هاتنا قرتنا هي قرتينا يعني هاتنا آزاد كرن سريد أجي حموت تماشيان تلفزيون أو برزداري سلاف ركم راها وقتی دزانن دم که اول به ارتجی را پشتجی بلهیه را رو بروما گلک بسکریت لباجار مهاتیان کرن یعنی لهه لکم بنرن او آفات و فلاکت خزایی کو ببرنگ رنگرتن و ببرگرین دولتا انبیشم پرگال AKP او مروفن کجیانا خوش دست دادن لآلیه دن خسار و زرارا چه دادن ام هیلکی هاو دادن ما بریدانا بتوچن اما لآلیه دنجی ام دنرن زخت و زورا حکومتا AKP و MHP آل سر پارتی همه و لسر هبال رخصت مجید به نوبر بردوام دکن بله عایشه خانم دنگیتا تبرين دنگتا خود باسی ویدانم
نظام جبرچی دیارە پەیوەندی ئینتەرنێتی نەگەلکی باشە نەگەلکی بەهێزە مدخواست ئەس بزانم ئەگەر باش بوو هیوی دیکەم باش بە پەیوەندی بزانم ڕەوشە باژێر چاوایە ڕەوشە خەڵکی چاوایە بەتایبەتژی پشتی وەکی مەگوتی ئارتهەژی و پشتی وان لە هیانژی و ئامادەکاریش بۆ هەڵبژارتنان ئەگەر شکەرەمەخوا فەرمووە ملبەندا بەرزفاتەنە بهیوی هەندێک و دەنگێتە صافی بە فەرموو دەنگێتە تێبڕین مەخابن ئەگەرها بەێ فەرمونها دەنگێتە تێ مخابت دەنگێتە باش نایە بداخوازەلی بووینی ئەس بکارم ئەگەر هەفکار بکارم جارێکەدی پەیوەندی بتە بکن ji bo ku em bikarên van pirsên xwe rewşa bajar bizanibin lê em ê herin vê navbirê bi hîviya hindê ku peywendiya Skype baş be. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. کۆش کاسپی دەبێژە ئەو ژێ ئەرکێ هێزین خوێن سەربازی دو سووریا دەڤە ناگەڕێ و بداوینە ئینە و خۆ پاش دەناکێشە ژە شەڕێ نەهێلانە پاشماین کۆمەڵە دەولەتە ئیسلامی داعش تەوی ئێریشان هەفتیا بۆری لەسەر هێزین ئەمریکی ژە ئالی چەکدارین بە پشتگیریە ئیرانیڤە لە ڕۆژە 23 vê mehê êrişeka bi dronekê kontrakterekê Emerîkî digel hêzên Emerîkî hat kuştin û pênc serbazên Emerîkî jî digel kontrakterekî diyê birîndar bûne. Wek bersif hêzên Amerîka êriş kire ser navendên wan çekdaran di Sûriya de. Sê serbazên Sûrî û 11 şervanên ser bi hikûmeta Sûrî û pênc çekdarên ne Sûriyayî hatin kuştin. Peyvdarê Encûmenê Asayişa Niştimaniya Koşka Spî gotinên Serok Joe Biden dubare kirin demagotî ku Amerîka dê bi awayekî gelkê tund welatî û serbazên xwe biparêze. Hevdemê xwepîşandanên seranserî İsraîlê Serokwezîrê İsraîlê Benyamin Netanyahu ragihand ku ew dê biryara çaksaziyan di sistemê dadweriyê de paş bêxe. Netanyahu hewl dide pêtir dem hebe ji bo çareseriyê bi hêzên opozisyonê rayan çareseriyeka mam navendî. Pêngava wî hevdemê derketina aloziyana û tirsê ji krîzeka niştîmanî di seranserî İsraîlê ku renga hevbendiya hikûmeta Netanyahu helweşîne û bibe sedema tund û tîjiyan di gotarekê de li ser televizyona niştîmanî Netanyahu dema ku got ku dema delîveya rêgirtinê di şerê navxwe hebe wek serok وزیر من حوجەیی بە دەمێ درێژتر هەیە. پارتین ڕکابەر دەبێژن ئەگەر حکوومەت ڕاستگۆ بە ئەم ژی ji بۆ ڕێکەوتنê ئامادەنە. Di peywendiyeka telefûnî de serokê Çînê Xi Jinping bi Şahê Erebistana Siûdî re danûstandin kirin li ser çend mijaran weka piştevanîkirina danûstandinên Erebistana Siûdî û Îranê. Ji bo diyarkirina rol û karîgeriya Çînê li rojhilata navarast ku hertê û mezin dibe li meha borî Çînê alîkariya navberiya ji nişkê ve dirêvbera her du neyarên kevnar İran û Erebistana Siûdî dekir. Ajansên peyamên Erebistana Siûdî radgehînin ku welîlehd û serokwezîr rol û destpêşxeriya Çînê bilind nirxand ji bo başkirina têkeriya welatê wî bê Îranê re. واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن.
کێڤن مەکارتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕۆژی یەکشەمە ڕاگەیاند کە یاسادانەرانی ئەمریکا یاسایەک بۆ چارەسەرکردنی نیگەرانیەکانی ئاسایشی نیشتیمانی سەبارەت بە تیک-تۆک ئامادە دەکەن. نیگەرانی هەیە کە گوایە حکومەتی چین دەستی بە داتاکان دەگات کە لای بەکارهێنەرانی تیک-تۆک لە ئەمریکادا ئەم ئاپا کە بۆ کورتە ڤیدیۆکان زۆرینە بەکاردێتن. Kanûndanêrên Amerîkî ji bo qedeqekirina TikTok ya li welat û xebatên ser pêşnivîsa qanûnekê nakokî pêşte bibin. Serokê civata nûneran Kevin McCarthy ev agahî li ser Twitterê ragihand. Di nav fîkarên evlehiya neteweyî yên di derbarê epa vîdyoya Kurt de. Ku kompanya Çînê ByteDance xwediyê wê ye li Amerîka ji bo qedeqekirina TikTok bangawazî zêde dibin. Herî dawî alavên ku di destê hikûmeta Amerîkî de ne ji karanîna TikTok hatin qedeqekirin. McCarthy li ser Twitterê got ku civata nûneran wê bo parastina Amerîkiyan ji destwêrdanên teknolojîk yên Partiya Komünîst ya Çînê qanûnekî pêşte bixe. Kanûndanêrê Florida derin soto jî tevlî nîqaşên li ser TikTokê bû. TikTok needs to be Pêdiviye ku TikTok bibe kampanyayeke Amerîkî ya bi nirxên Amerîkî. with American values. Kanûndanêrên Komarî û Demokrat roja pênşemiyê ji CEOyê TikTokê Shu Zhiqiu ji ber fîkarên têkildarê epa TikTokê nêzî 5 saetan pirsên dijwar kirin. We do not promote. Em nehandan û ne jî daxistina TikTokê li ser daxwaza Çînê nakin. Li ser pirsa gelo TikTok serdaxwaza Pekînê Sûriya Amerîkiyan dike, çîv got ku na. Çîv diyar kir ku ew bawer nake Sûrî riya rasya pênasêkirinê ye. McCarthy her wiha li ser Twitterê wek bersiv got ku gelek ciyê xembariyê ye ku CEOyê TikTokê nikare rastgobe. û tiştê ku ew ji xwe dizanin ku rast e nikare qebûl bike. Çîn xwedî gihîştina daneyên karhinerên TikTokê ye. Hêjayê gotinê ye ku 305 milyon karhinerên Amerîkî yên epa TikTokê hene. TikTok dibêje ku wê li ser evlehiya daneyan heya niha zêdetirî 1.5 milyar dolar xerç kiriye. û wê bi kompanya Amerîkî Oracle Corp're peymaneke çêkiriye ku daneyên karhinerên Amerîkî yên TikTokê hilîne û biparêze. Özlem Yesak, Dengê Amerîka. دەستخۆش ئۆزلام ji bo raportê mixabin peywendiya me Skype bi Ayşe Sürûçûra nebaş bû me dixwast em bizanin ke rewşa Rihayê çap taybet jî girtina xelkî ku dû hatibû ragirtin me nezanî kanê rastiya wê çi ye çend kes hat negirtin. Nizam tu jî bi dûçûnê dikî. Belê. دخل لگور داخویانین HDP و مب پارێزێرê van kesanara peywendîdanî لگور ragihindina wa 18 endamên HDP û rêvebirên wî wan hatine desteserkirin û dozgeriyê sedema girt desteserkirina wa ranegihandiye û gotiye li ser dozê biryara nepênî û veşartinê heye û bo 24 saetan jî 48 saetan biborîne qedeqeyê ku ew bi parêzêrên xwe re têkiliyê deynin. Bo wî jî bona HDP jî nizane ku van suçtariya dijî wan çi ye û ev desteserkirina berdewam dike. Em jî dişopînin eger agahiyên nû tekeve destê me em ê bi temaşavên xwe re parve bikin. Mixabin me dixwastim bandora wan du kar sata hem arta jî hem jî lehiyan li Rihayê bizanin û tabe jî li ser hilbijatina. Ostam min di gelek nûçeyan de behsiyên dikirkan li Tirkiye çawa amadekariya dikin ji bo ku xelkî li derveyê Tirkiye dengê xwe bidin. Çünkü welatiyên Tirkiye li derveyê Tirkiye taybet jî li Ewropa û li Almanya jî bi taybetî jî gelkin wê karîgeriya xwe hebe. Yani nizam çi tî gotin ser wan çuka dizam hinek lehana nerazîbûna xwe diyar kir ku renga narêkî findûfiyê de çêbin. Mana rast e. Bi rastî ez ser vî mijarê raportek taybet amade dikim lê ez kanim bi kurtasî agahdari bidim dexîl li Tirkiye bi tevahî nêzî 6 milyon li dervê û li hindir bi tevahî 6 milyon berbijer hene. Dengder hene dikan dengê xwe bidin. Biborîne dengder hene, hilbijer hene yani em bêjin û nêzî 2 milyon li derveyê welat
2 مليون نكي من دجي مالك مزنا اري ودلغور راغاندنا لقانون بيواني قانوني لجنه هلبجارتنا تركيا لقنصلخانه ولنافندن هلبجارتنا فكريه لنزي 6 ولاتا ولجوان درنا اگر کسک لدروی ولات دبه کوانه بچه لوان درنا ناو نشانا خو سرراست و جنوبه بکه و مافی خونه دنگدانی بکار بینه لدروی ولات ج ناوبرا 18 نیسان حتی 19 گلانه کانن بچن وان درنا و دنگ خو بکار بینن هجای بالکشاندن یکو گلک پر سنه یک پنابر به یاجی دوزک دیجی وی لترکیه هبه کانه بچه دنگی مفتاری کو بچه دنگی خو بکاربینه یانا لگور راگاهاندنین یسکی او سپارتیین سیاسی ev kes dikarin dengê xwe biçin û bikarbînin. Ozdem spas. Ez spas dikim gelek spas. Cara yekê li bajarê Duhokê bazarek ji bo meha pîroza Remezanê were vekirin. Ev bazar ji bo kirîna pêdawîstiyên Remezanê û çalakiyên oliyên têkeldarî Remezanê hatiye vekirin. Peyamberê dengê Amerîka Kawa Umer ev raport gihandiye. بۆ یەکەم جارە بازارێکی تایبەتمەند بە مەها ڕەمەزانê ve li Duhokê hatiye vekirin û ev bazare çendîn kerestên xwarinê û galayên corewcûr lê hatîne nimayişkirin. Piştî demê xwarina fitarê û heta demê paşîvê xelkekê yekcar zor qestavî bazarî dikin. رمضان آخر درکبن بو شارع بین و ترمیناله گلک دکان جان و باش دیتینه و شن استفادهش و دکان و ترمیناله و آکنجیبونه باش ببینن. فکری من گویی اف بازار گلک تشتکی جان آن که از بشمت دا خاصتا با خلک دو کجی ده کی گنج تا کی من گلک جان بید. مدیحین آینی لوی بازاری دهێنە گوتن digel lêdana defê bi dengê derwêşekê xurt bala xelkî gelek bixor rakêşaye û rewşeka ekcar zor daye bazarî. Dê dest avêjina defê û salawat bêjin û xelkekî tên pêşwaziya me jî dikin û berê xwe devê me bêjin tiştekî gelek ciwan e û tiştê wisa jî em hez kirin هبیتن نمونه دو کی ما وصا دفیل ده تو شعرات بجد زیده بن هلبت بازار شوین رمضان نبتنه میرا بجداری کریه ریجکا زور جکچو جنان بجداری وی بازاری بوینو کالا و کرستین خواه اتفروشن از گلک کیف خوشم ام وقت و اکزن اقوام وی پروژه دا بجدار بوین و بیکم هر کچکا چیانه که بیدن که خود شداد بینیدن کار سر بکردن و نه لیدن مثلا کس کار تکرنه لبکردن نشدن دیف حظ خوب چیدن ام جنجی وکی هر کسی که موافقه یعنی شو لی بکن اف بازاره جلای فرمانگه گشت و گذار و حاتیه وکرن و به هماهنگی دیگر ترمینال Duhokê داکو بیته درفتک بو روژی گران و شوین خواه لبورینن چل کمپانیان بجداری اوی بازاری بوینه و کالاین خواه نمایش گرینه جبو بکران. کاوا عمر دنگ امریکا Duhok. و هر ناف پیام گشت یمکو وزارت خزینه امریکی جزای نو لیدیجی 6 کس و 2 دزگهن گریدای حکومت سوری و راگهاندنه او کسین جزاکری گریدای آگهین یان آجاسین آگهین لشکرین سورینه و هر وصا ارتشا ترکیه و حزب الله و هر وصا آلین دیجی ویدیو یک نهاگه های ما دیار دکه که چاوا آگر برویش من دفره که 55 فارگون سویدارم او ویدیو آماده ببکو جمع افکاران هبا اموی ویدیو ببینین که بری دمکی کرد او ویدیو گه های ما دیار دکه که چاوا فارگونک یعنی شمن دفره دریش 55 فارگون آگر برویه باریوی حسن بویا لولایت کالیفورنیا لی دیاره خوشبختانه چه زیان مروفی نبونه کس نهات یکشتن و کس بریندار نبووە لێ دیارە شەمەندەفەر باش شەوتیە و چ تێدا نەمایە
بله بفیشندجی امتین داویا برنامه کرد کنکشن ایرو حتی صبحی دیگه هر شاد و بختور بنو دمی و بمینه خوش